مانجی تەمووزە و گەرمترین وەرزی ساڵە. پلەکانی گەرما لە سەنتەری شارەکان لە ئاستێکی بەرزدایە، بەڵام لێرە لە هاوینە هەواری پڕژێ لە دەڤەری باڵەکایەتی بەهۆی مانەوەی بەفر نەک پلەکانی گەرما بەرز نەبوونەتەوە، بەڵکو ئەوەندە سارد و سازگارە لە نزیک کەویە بەفرەکان لەرز دەدگرێ و کەشێکی زستانی هەیە. هاوڵاتیانیش بۆ بینینی ئەم دیمەنە جوانانەی بەفر لە وەرزی هاوین لە شار و شارۆچکەکانی کوردستان سەردانی هاوینە هەواری پڕژێ دەکەن. بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما خەڵکانێکی زۆر ڕوودەکەنە ئێرە، بەهۆی دوا شوێن بەفری لێما بێ ئێرەیە ئەوە خۆتان نەبینن هێشتا بەفری لێ و هێشتا شوێنەکە زۆر ساردە لەسەرمان ناتوانێت قسە بکەین جگە لەوەی کە لە خوار و پلەکانی گەرما لەسەرەوەی 50 پلەیە. بەڕاستی دیمەنەکانی زۆر جوارن. ئەمانە برا و کەزم و خوارزا و دۆستەکان من هاتین بەیەکەوە لێرە لەزەتێک لەو دیمەنە جوانانە وەربگرین و هەوایەکی فێنک و خۆش هەڵبگرین. بەڵێ ئێمە لە شاری هەولێرەوە هاتوین فێنچی کەش و هاوای کردکەبێنی ئێرە سەردانیە شوێنە گەشتیاریە بکەین و تەنانەت بۆ بینینی بەفریش بەڕاستی دیمەنێکی زۆر جوان و خۆش سەرنجڕاکێشە بەمە. دووری و سەختی ڕێگای پڕژێ ئەگەرچی گەشتیاران هیلاک دەکات و هەموو جۆرە ئۆتۆمبیلێک ناگاتە شوێنی مانەوەی بەفر، داواش دەکەن حکوومەت ڕێگاکە چاک بکات، بەڵام ئەمە وای نەکردووە هاوڵاتیان لەم وەرزە بێبەش ببن لە بینینی دیمەنە جوانەکان، بەڵکو گەشتیاران گروتین بە خۆیان دەدەن تاوەکو ئاو و هەوایەکی سازگاری نێوکەویە بەفرەکانی باڵەکایەتی هەڵبژێن. لێرە چواروەرزی ساڵ بەفرەمینێتەوە و زۆرێک لە گەشتیارەکانی ناوچەکانی عێراق سەردانی ئێراکەن بەمەستی ئەوەی کە دیمەنی سروشتی جوان و بەفر و شوێنە گەشتیاریەکانی ناوچەی باڵەکایەتی و دەوروبەری ببینن و ئێرە ناوچەیەکە کە لە چواروەرزی ساڵ بەفری تێدا ئەمینێتەوە و شوێنێکی زۆر زۆر خۆشە و ئاوهەوایەکی سازگاری هەیە. لە پاشاندا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ گرنگێکی باشی بەو ناوچەیە نەدایە، وەکو خزمەتگوزاریەکی باشی لەو نەکرا کە گەشتیارەکان بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی بێمەترسی بگەنە ئێرە. لێرە لە نێو ئەم کەویە بەفرانە کانیاوی سازگار و سارد هەڵدەقۆڵن، هیچ کات هەز بە ناڕحەتی ناکەیت و حەز بەمانەوە دەکەیت لە شوێنەکە. دەڤەری باڵەکایەتی چەندین شوێنی گەشتیاری گرنگی تێدایە و بەشێک لە ناوچەکانی لە زۆربەی وەرزەکانی ساڵدا بەفرتیان دەمێنێتەوە و ناوچەی سەرنجڕاکێشن، بەڵام خراپی ڕێگاوبان و نەبوونی خزمەت لە ناوچەکە وای کردووە هاوڵاتیان بە ئاسانی نەگەنە هەموو ناوچە گەشتیاریەکان. مانەوەی ئەم کەویە بەفرانە لێرەوای کردووە کەش و هەوای ئەم ناوچەیە زۆر سارد و سازگار بێت، بۆ ماوەی چەند ساتێک لە ساردی ئەم شوێنە خۆت پێی ڕاناگیرێتن. کەش و هەوای هیچ مۆبەریدە و سپلێتێکی شار لەم کاتەدا ناگاتە ساردی و سازگاری ئەم شوێنە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری پڕجێ لە دەڤەری باڵەکایەتی.